گەری گشتی هۆڵەندا سەردانی کردین و دیار بوو کە ئەو هەستیان بەو پێش بڕچەیە کردو یاخود چێ بڕچەیە کردو و داوایان کرد کە هۆڵندیەکانی شتێکی لەو بابەتە بکەن لە مانگی 6 ساڵی ڕابردوو شاندێک چوونە هۆڵەندا لەوێش بە هەمان شێوە کۆڕبەندێکی سەرکەوتوو ئەنجامدرا لەم دوایە لە ئیسپانیا پێشی 10 ڕۆژ و شاندی تریش کە سەردانی هەرێمیان کردێ زۆر بووە لە مالیزیا لە ئەندەنوزیا لە سینگاپور لە تایلاند هەموو بەم بەبەستیەوەی کە بازاری کوردستان فعلەن بازارێکی کراوەیە و دەرفەتی کارکردنی لێ هەیە و کەرتی تایبەت بایەخی پێدرایە و حکوومەت پاڵپشتێکی تەواوی کەرتی تایبەت دەکاتن بە مەبەستی ئەوەی کە زیاتر ئابووری کوردستان پەرە بسێنیتن. لە هەمان کاتیش ئەو شاندەی کە ئێستا دەیبین شاندی عەرەبستانی سعودی شاندێکی بەرزە شاندێکی کە کۆمپانیای مەزنن لە عەرەبستانی سعودی ڕوویان لە هەرێمی کوردستان کردێ بە مەبەستی ئاشنابوون بە بازاری کوردستان و ناسینی کۆمپانیەکانی هاوچەشمی خۆیان.